وەڵە لەگەڵتان بەردەوامە بین و سەرکەوت بە پێی ئامارەکان و بە دووادارچوونەکان کە لایەنە زانستی پزیشکیەکان ئەنجامیان داوە هەر بۆ نمونە دەستگای ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ڕایگەیاندووە خەمۆکی ئەو گرفتەی کە تاکی ئەم سەردەمە بەدەستی زۆر ئەناڵێنێ لە خاتوونەکانە واتە لە ڕەگەزی مێینەیە تقریبن 2 ئەوەنە لە پیاوان زیاتر بۆ نمونە زۆر بیستومانە خاتوونێک مناڵی ئەبێ لە دوای مناڵبوون تووشی خەمۆکی ئەبێ ئەمە یەکێ لە قۆناغەکانە چەنەها قۆناغی تری ژیانی خاتوونێکەیە کە لەوانەیە تووشی خەمۆکی بێت جا ئەمڕۆ ئێمە لە تەوری کۆتاییە تریشکە خینە سەر ئەم خەمۆکیە لە خاتوونەکانە هۆکارەکانی چییە هەر بۆیە دکتور پگاه علی سەیدی دکتۆرا لە چارەسەری دەرونی لە لاماناوادێ دکتور پگاهکیان بەخێرەوەی سەر چاپ دکتور خەمۆکی بۆ خۆی لە خۆیان زۆر ناخۆشە زۆر تاڵن بەڕاستی ژیان تاڵەکە بەڵام بۆ زیاتر لە ڕەگەزی مێینەیە اینجا ڕوئەیە بەڵێ دروستە خۆی زۆربەی نەخۆشیەکان ئێستا کاتێک سەریان ئەکەین مۆدێلیکمان هەیە پێڵەن بایۆ سایکۆسۆشیال یعنی هەم هۆکاری بایۆلۆجیکی تایە هەم هۆکاری دەرونی تایە هەم هۆکاری کۆمەڵایەتی تایە ئافرەتان بەهۆی گۆرانکاری هورموناتی ئێستروژن پرۆژسترۆن کە لە 21 ڕۆژ بەردەوام لە حاڵی گۆرانکاریکردنە زیاتر مستعدی توشبوون بە خەمۆکین لە ئەو لاوە لە ڕووی دەرونی چون زەختی زۆر لە سەریانە بە تایبەت لە ژیانی مۆدرن لایەنی دەرونی و کۆمەڵایەتیەکە گرێ خواردووە بە یەکۆ هەم ڕۆلی مۆدرنیان هەیە ئیش ئەکەن لە دەرەوەی ماڵ هەم ڕۆلی کلاسیکیان ماوە لە ماڵیش هەمان ئافرەتی پیشترن هاوسەرن دایکن ئەمە وای کردووە کە بزەبت و ئەوەندە زیاتر لە پیاوان مەترسی توشبوون بە دپرشن خەمۆکی لە سەریان دکتۆرە زۆر کات بە پێی ناو شوێنەکان ئەگۆڕێ ئەم خەمۆکیەش لەوانەیە لە شوێنێک زۆر بێ لە شوێنێک کەمتر بێ بۆ زۆر کات ئێمە لە نەریت و لە بەخێوکردنی مناڵە بە تایبەتیش کە باسی خانمانەکەین زۆر کچمان هەیە لە تەمەنی هەرزەکاری و ئیتر ئەم خەمۆکیەتیایە زۆر کاتکاتچێتە پرۆسی هاوسەرگیریەکەەوە لەوانێت زۆر سەرەتا زۆر دڵخۆش بێ بەڵام دوایی خەمۆکیشی تردایەگرێتەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ پێشینەی کە بە شێوازێکی باش پەروەردە نەکراوە و شتەکانی لە ئاسان نەکراوە یاخود چییە کە ئەم ڕنگدانی بڵاوێت سەرکو مستەلەهێک هەیە لە دەروونناسی پێ ئەڵێن تریگەر یا دەست پێکەر جاری وایە ئەو کەسە خۆی ئستعدادی توشبوونی بە نەخۆشی دەرونی بووە شتێک ئەبێتە تریگەر نەخۆشیەکە دەرئەکەفە مەسەلەن زەواج ئەکا بەناکە ئەو هەموو ڕۆڵە ئەکەفێتە سەری ئەمیش ئستعدادی خەمۆکی بووە خەمۆکیەکە دەرئەکەفێ جاری باش هێنا ئینسانێکی کاملەن نۆرمالە بەڵام پروسەکە بەقەڵەت تێئەپەڕێ مەسەلەی هاوسەرگیریکردن خۆی لە دەروونناسی وا ئەڵەن ساڵی یەکەمی ژیانی هاوبەش ناخۆشترین ساڵی ژیانە بە ئەکسەوەی ئەوەی کە ئامە ئەڵەن خۆشترە ئەسڵن زۆرجار پیاوانەژن هەر خۆشیەکە 1 ساڵە بەس لە ڕووی علمی لەبەر ئەوەی 2 ئینسانی جیاواز لە 2 پەروەردەی جیاواز 2 کەسایەتی جیاواز یەک ئەگرن ئەبێ لەگەڵ یەک بگونجن بەردەوام بەرکەوتنیان هەیە لەگەڵ یەکە اینجا سێر ئەەکەی لەو هەر یەکەم ساڵ کە ئەو هەموو ڕۆڵە تازە دراوت بە ئەو 2 کەسە بەناکە مناڵیشیان ئەبێ شخصی سێهەمیش دێتە ناو پروسەیە ئەوەیە کەواتە ناتوانین بێژین تەنها پەروەردەکەیە بەڵام بەڵێ پەروەردەکەیش دۆر ئەبینە بەس کۆمەڵی شتیش ئەبێتە تریگر کو ئەبێت سیرەکەی خۆی ئستعدادی بووە زەواجیشی کردووە زوویش مناڵی بووە هەمووی ئەمانەیەک ئەگیرە حاڵەتی زۆر مەترسیدار دروست ئەکا بەڕاستی هەتا ئەتوانێت دەست ببا بۆ خۆی ئەو دایکە یا دەست بووە بۆ مناڵەکەی باشە جا دکتۆر پگاه ئێمە ئێستا باسی مناڵبوونت کرد هەندێک جار ئەبینن خاتوونێک دووگیانە تووشی خەمۆکیە بێ وردە نیشانەکانی تیا بەدی ئەکرێ کە مناڵی ئەبێت نیشانەکان زۆر زەقتریش ئەبێت هەندێکجار ئەمە هۆکار چی لەو خاتونە ڕوئەیە بدر لەوەی کە زۆر هیلاکی ئەبێت زۆر شەو نەخوونی ئەکێشێ چی تایە ڕوویداوە کە ئەوە بە قەولی جەنابەت زەمینەکە لە پڕ ئیتخۆی هەیە بووە ئەوە نیشانەکانی دەرکەوتووە ئێمە لە دووگیانی و دوای دووگیانی ئەسن جوورێکی تایبەتی خەمۆکیمان هەیە پرینەیتال دەپرشن یعنی خەمۆکی کاتی دووگیانی پۆستپارتوم دەپرشن خەمۆکی دوای مناڵبوون هۆکاری سەرەکی هورموناتە کە ئافرەتێک دووگیان ئەبێ ئازادبوونی هورمونەکانی بە کامل ئەگوڕێ ڕێژەی کورتیزۆل زیاد ئەبێ مەحوەری ئسترس لە مێشکی ئاکتیڤ ئەبێ بۆیە بەرنامەی خەفتنی خواردنی هەموو شتێک بە ناکا فەرقەکە دەست دەبێت قسەکەی جەنابەت دروستە و ئافرەتانێکی لە کاتی دووگیانی خەمۆکیان هەیە دوای مناڵبوون وەزعەکەیان خراپتر ئەبێ ئەلبەتە حاڵەتێکیشمان هەیە پێڵێن بیبی بلو خەمیکی ئاساییە دپرشن نییە بیبی بلو لە ئەوە دروست ئەبێ کە ئافرەتێک مەسەڵەن جوانی بەلای و گرنگ بووە بەناکە شەیپی یعنی شیوازی جەستەی ئەگوڕێ ناتوانێت باش بخەفێ مەسئولیاتی ئەو مناڵە ئیترسێنێ هەست دەکاتەوە من ئیتر تەمەنم توێ سەر بووم بە دایک
بیبی بلو طبیعیه لدو روش تا 2 هفتهش خوی ورده کم ابه بلام جگل بیبی بلو او حالتیه که نجم خواردن خفتن وزه طاقه امانه هموی گورانکاریت یا دروست ابه تنانت لگل هاوژینەکەیشی تووشی مشکلە ئەبێ هەستەکە ئەسڵان خۆشی ناوێ پەشیمانە بێژە بە وام دەخۆم کرد دکتۆر پێگاه بەڕاستی مادام باسی هاوژینت کرد ئەگەر زۆر جار هاوسەرەکە لەو پرۆسی دووگیانەیە ئاگای لێبێ سترێسی بۆ دروست نەکە شەڕ لە ماڵانە بێ لە دوای دووگیانیەکە ئاگای لە هاوسەرەکەی بێ دواتر لە مناڵەکە ئەمە تۆزێ بارەکە بۆ ئەو خاتونە خۆی ئێستا منیش وەکو جەنابەت هەمیشە لایەنی ئافرەت ئەگرم بەس جالبە بزانی من وەکو بەخوا لایەنی حەقم ئێرە جالبە بزانی خەموکی دوای مناڵبوون لە پیاوانیش هەیە و پیاو بە ئەندازەی ئافرەت لە پروسی دووگیانی و مناڵبوونی ئافرەت تووشی خەموکی ئەبێ توێژنەوە تازەکان ئەویان دەرخستووە چون ئەمانە بە هەرحاڵ ژیانی هاوبەشیان پێکهێناوە ئەو پیاویش و پێویستی بە خێزانیە بە ناکا خێزانەکە هەموو سەرنجی ئەچێتە لای مناڵەکە پیاوەکە هەستەکە ئیتر ئەمی خۆش ناوێ گرنگی پێ نادا ئەو تووشی خەموکی ئەبێ ئەمیش تووشی خەموکی هاتووە بازنەیەکی نێگاتیڤ دروست ئەبێ هەر لە یەک دوور ئەکەفن توێژنەوەیکی تازەم بەرچاو کەوتووە ڕێژەی خەیانەتی پیاوان لە کاتی دووگیانی و تازە مناڵبوونی ئافرەتیان ئەو ئافرەتەکە لەگەڵیان زیاتر ئەکات ئەمە نیشان ئەدا بزەبێت شتەکە زۆر ئاڵوستر لە ئەوەیە کە بێژن نا ئەو پیاوە گرنگی بە ئافرەتەکە بدات تا تووشی خەموکی نەبێ ئەو پێویستی هەیە بە ئاگادارکردنەوەی هەردوو لایەن ئافرەتەکە ئیتر وایزانە چون دووگیانە هیچ بەرپرسیارەتی پیاوەکی لەسەر شانێ نییە ئەبم ئاگای لە مناڵەکە بێ پیاوەکەیش وایزانە کە ئەسڵان ئەی بە من داوای شتێک لە خێزانم بکەم دووگیانە کەواتە هەر دوور ئەکەفن لە یەک وەزەکە ئەوەندی تر ئاڵۆز ئەبێ زۆر کات ئەمەشەکەوێتە سۆر کۆمەڵە شتێک کە واقعەیە ینی بۆ نمونە ئەم خانمە منداڵێکی تازەیەتە ژیانەوە ئەم پیاوانەیە کۆمەڵێ لە شوازی ژیانی گۆڕانکاری بەسەرا بێت بۆ نمونە پێشتر لەوانەیە ئەم لە کاتی خۆیان خەوت بێت ئێستا خەوتن نەماوە لە ماڵەکە بێت لەوانەیە کەسی گەهات بێتە ناو خێزانەکە و یارمەتی ژنەکە با سێرەکەی تۆزێ نامۆبوون دروستە بێ کە پیاوەکەش تووشی ئەم بارە قورسا بێت بینە سەر بابەتی کە لە کاتی جیابوونەوەی دوو هاوسەرە سێرەکەی زۆر جار من پارێزەری هاوڕێم هەیە پرسیارم لێ کردووەڵێ لەسەر شتێکی زۆر ئاسانە ڕێگەشی دراوت کە توانن چارەسەریکەن بەڵام ئەمە ئافرەتەوەکو چۆن خەبەرێکی ناخۆش دێنێ ئەوە وەکو خورپەیەکی پێکەوت و تووشی خامۆکی بە پێویستە کەسی پسپۆری دەرونی ببینێ لەم کاتانەیە ئەتوانن بۆ نمونە چارەسەر بکرێ ئەتوانن بێتەوە سەر ڕێچکەی خۆی ئەتوانن ئەو بڕیاری لە کاتێکایەتی تووڕە بووە جارێکی تر ژیانی ئاسایی خۆیان دروست بکەنەوە بووی کە ئەو کێشەیە گەورە نەبێت مەسەلێکی زۆر جوان هەیە کاک سەرکۆ ئێژە ئەگەر شتێکت گەرەکە جوان دروستیکە بیرروخێنە لە سفر و دروستێکە ئەوە لە علمی دەروونناسی قبول ئەکرێت هەتا لە پەیوەندی ئەکرێت تۆ تەخت بی سفر بی اینجا جوانتر دروستی بکەیت بەس مەرجی هەیە هەموو هەتا جیابوونەوە بەس مەرجی هەیە کۆمەڵی گریمانەی هەیە بەڵێ ئەگەر هیچ احترام لە بینیان نەمابێ سنووریان بە کامل دابەزاند بێ جیاوازی زۆر لە بینیانە بێت تازە دروست نابێت کەسی سێم نەکەوت بێتە بینیان بەس ئەو حاڵەتێکی جنابێت باسەکەی سێرەکە یەکێکیان بە هۆکارێک ڕفتاری لە حاڵەتی ئاسایی دەرچوو ئێساش پەشیمانە وا ئیشی هەیە بە ئاگایەکە حاڵەکە لە ئەم بووە بە تایبەت ئەگەر مەسەلەکە خەموکی بێ زۆر بە ئاسانی ڕاوێژکارێک ئەتوانێت بەرامبەرەکە قەناعەت پێ بکات کە ئەمە بەهۆی خەموکی ئەو ڕفتاریە کردووە مەسەلەن لە پیاوان تووڕەبوون ئەسڵ نیشانەی خەموکیە بە ئەکسەوە ئافرەت وا دایئەنێ کە ئەمە کەسێکی مەزاجی وایە تووڕەیە عەسەبیە منی خۆشناوێ هیچ کام لە ئەمانە نییە دپرشنە بەس چون ناتوانێت وەکو ئافرەت دانیشە باسی خەم بکە توورمان ئیجازەی پێنادا تۆ پیاوی بۆیە بە تووڕەیی پیشانی ئەدا تەنیا تووڕەیی یان نیشانی ترێ لە پیاوان نیشانی تریش هەیە ئەسڵ نیشانە ئستانداردەکان خەو خەفتن وزە تاقە ئەمانە هەمووی تێک ئەچێ بەڵام تووڕەیی خۆی هەتا لە ئافرەتیش تووڕەیی ئەتوانێت یەکێک لە نیشانەکانی خەموکی بێ بە تایبەت ئەگەر ئەو کەسە پیشتر وان نەبووە بە ناکە ئەو ڕفتارێتیا ئەبینیم سەڵەن تعجوبەکەیژێ ئەمە وان نەبوو بۆ وا ڕفتارەکە ئەمە ڕێک ئەتوانە ئاماژە بە ئەوە بێ کە تووشی خەموکی هات باشە دکتۆرە ئێستا بۆ نمونە ئێمەگەر بۆ نمونە بڵێن خەمۆکی لای خانمان ئەتوانین بەچی بزانین کام خانمەیتە بەرەو خەمۆکیەکی قورسە ڕوانیشانێت چی تیا دەرەگەوێت گۆشە گیر ئەبێ خۆی جیاکاتەوە کەم دوو ئەبێت
کۆمەڵی چی بابەتەیە بۆ نیشانە زۆرن کاک سەرکۆ بەس بەپێ DSM کە ئیمە دەستنیشانکردن معمولەن بەپێ ئەوە ئەکەن ڕێبەرێکی عالەمیە کۆمەڵێک نیشانە هەیە کە نیشان ئەدا لە حاڵەتی ئاسایی بەدەر بووە چون ئەسڵان خەم شتێکی تەبیعیە لە ژیانی هەموو کەسێک ئەو بان و خواردکردن ئەسن زۆر ئاساییە کەی ئیتر ئاسایی نییە کاتێک ژیانی ئاسایی ئەو کەسە لە ڕێگەی خۆی دەرئەچێ سەرەکی دەستکەوتەکانی ژیانی کەم ئەکا بەرەبەرە وزەی کەم بووە ئەو شتانەکی پیشتر چێژی لێبینیە ئێستا چێژی پێنادا خەوی تێک ئەچێ ینی مەسەلەن لەوانەیە پیشتر کەم خەوت و ئێستا زۆر ئەخەفێ بۆنە لە پڕادەسەکەن بەگریان لە میجر دپرشن خەموکی گەورە ئەو حاڵەتمانە هەیە یعنی تونترین حاڵەتی خەموکی بایپۆلار زیاتر واسە کە بە بیهۆکار بگیرێ لە میجر دپرشنش هەمانە بەڵام لە دپرشنی ئاسایی نەخۆشی دپرشن معمولاً هۆکارێکی دەرونی یا کۆمەڵایەتی یا عەقلی هەیە مثلەن بیر لە شتێک ئەکا زۆرتر لە ڕادەبیری لێ ئەکا ئۆڤەرتینکینگ ئەکا بۆیە تووشی ئەو حاڵەتە باشە زۆر کات بەوەی کە خانمان زیاتر خەمەکان هەڵەگرن خەم قورسن یعنی بەو شێوازت زۆر جار دەری نابڕن لای خۆیانێڵنەوە بەداخۆ زۆر جار لە دەستدانی کەسێک ئیتر سێرەکەی ئەم خانمە زۆر ئەڵێ مەم دوێنە یان بۆ منە زۆر لێم نزیکمە بەرەوە زۆر قسەی مەکە زۆر بابەتم بیر مەخەرەوە ئەگەر کەسێک لە خێزانەکەمانە هەبوو شتێکی وا ڕوویدا چۆن مامەڵی لەگەڵا بکەین بۆی کە ئەم خەفەتە نەبێتە خەمۆکی بەڵێ درستە باشترین شت کاک سەرکۆ ئەوەیە پیشنیاری ڕاویشکار پێ بدرێ بەڵێ فرە کەسێک لە خێزانەکانمان هەیە ئیماڵین سەنگی سابورن یعنی هەموو کەسێک ئەتوانێت لەگەڵی قسە بکە بەڵام بازی شت هەیە تو ناتوانانی بۆ کەسی خۆت باسیکەی اینجا ئەو کەسیشە چون هەستی هەیە بەرامبەر بە تۆ ناتوانێت جوان ڕێنمایی بکە من ئێستا ڕاویشکاری دەرونیم بەڵام بۆ کوڕی خۆم بۆ خوشکی خۆم بە خانەوادەی خۆم پیشنیاری کەسی دیکە ئەەکەم چون هەستەکانم ئیجازە نادا پروفێشناڵ سەیری مۆزوعەکە بکەم بۆیە ئەگەر شتێک ڕوو ئەدا بۆ کەسێک بە تایبەت لە دەستان یەک دوو مانگ دەرفەتی ئەدەی بەس ساپۆرتی ئەەکەی ئەڵی من هەم هەرچیت بوو من هەم هەرچیت پێویست بوو هەم بەڵام ئەگەر بە تێپەڕبوونی کات ئەبینین ئەو کەسە باش نابێ حتمما پیشنیاری ڕاویشکار پێ بدرێ باش جایستا باوێنە سەرەوەی کە بە چی چارەسەر بکرێت چی بکرێت بەەوە خاتونە خۆی چی بکە با لە بیریشمان نەچێت قۆناغی وەستانەوە لە سوڵی مانگانشمان هەیە تەمەنەش ئاوردە وردە تووشی ئەمەش ئەبن هەر پێمان بڵی بەڕێزت خاتونەکان چی بکەن بۆ خۆیان لەم کاتانە کە تووشی خەمۆکی بوون یەکەم شت چالاکی جەستەیە ئیمە جوورێک خەمۆکیمان هەیە PMS پیش سووڕی مانگانەیە جوورێک خەمۆکیمان هەیە کاتی وستانی سووڕی مانگانە ڕوئەدا خەمۆکیمان هەیە لە دووگیانی خەمۆکیمان هەیە دوای مناڵبوون لە هەموو پروتۆکۆڵەکان بەشێکی زۆر سەرەکی چالاکی جەستەیی و ڕوتینی سابتە ڕوتینی سابت یعنی چی یعنی خەو لە کاتی خۆی بێ بە خەبەربوون لە کاتی خۆی بێ چالاکی جەستەیی لە کاتی خۆی بێ زۆر گرنگە چونکە وتم ئافرەت ئەو 21 ڕۆژە بەردەوام جەستەی 21 حاڵەتی جیاواز تەجروبە ئەکا چونکە ئەو گورانکاریە ڕوئەدا خۆی ئەبێ ڕوتینێک دابنێ بەری ئەو گورانکاریە بگرێ بەقەدەر گورانکاریەکەی بانەخوانەکە اینجا شتێک لە ئەوە مهمترسە هەرخان سایکۆ ئێجوکیشنە یعنی فێرکاری دەرونی ئەستان ئەو ئافرەتەکە دووگیان بووە یەکەم شت ئەبێ فێری بکەیت تۆ ئاگادار بە هورموناتت چونکە تێک ئەچێت تەبیعیە هەست بە خەمباری بکەیت زۆر گەورەی مەکە لە خۆت مەترسەوە مەزانە تووشی شتێک بوویتە یا مەسەلەن ئافرەتێکی تازە مناڵی ئەبێ زۆر جار ئەترسێکی لەگەڵ مناڵەکەی تەنها بێ هەتا ئەگەر مناڵەکەی خەوتە بێ پێویستەکە ئاگاداری بکەین ئەوە حاڵەتێکی زۆر تەبیعیە وا مەزانە کە تۆ چون دایکێکی باش نیت ئەو هەستە هەیە سایکۆ ئێژوکیشن زۆر مهمە ئەتوانێت بەرگری بکات لە تووشبوون بە نەخۆشی دەرونی باشە ڕێگای گفتوگۆ چەند گرنگە بۆ نمونە زۆر جارە و کەسانێکە خەمۆکیان هەیە هەستەکەی بێدەنگە بۆ منە تۆش حەزەکەی بیدوێنیت یاخود بەچێ ئەم کەس بەچێ ئاسوودەیە ئەی بێ بۆ لای ئەو کەسە یانەڵی هەستە بە ئەمڕۆ بچین کاسێ بکەین بچین بۆ وەرزشکردن ئەمانە چەند ڕێگای سادن ئەتوانین بەم ڕێگەیانە بتوانانی مامەڵێکی باشی لەگەڵ بکردن کاک سەرکۆ ئەسڵەن شیوازێکی چارەسەرمان هەیە سایکۆتراپی شیوازێکی چارەسەری هەیە CBT Cognitive Behavioral Therapy یعنی چارەسەری زانینی دەرونی ڕەفتاری ببوورە هەمووی بە قسەکردنە باشە ئەو بەرنمەیە کە باسی ئەەکەم بەپێ یاسای ئەوەدا ئەنرێ بەڵێ هاندانی بۆ ئەوەی دەریکەی لە ماڵەوە هاندانی بۆ ئەوەی تێکەڵ بێ من زۆر جار نەخۆشی خۆم پێمی وتووە من چێژی لێ نبینم بۆچی بچم ئەمیوانی وتومە وەکو ئەرک بیکە قەی ناکات چێژی لێ نبینی وەکو ئەرک بیکە بەڵێ جاری یەکەم جاری سێهەم جاری پێنجم چێژی لێ نبینە بەڵام بەرەبەرە چون ئەگەڕێتەوە بۆ ژیانی ئاسایی ئەو قائیدیشیە دروست ئەبێ زۆر مهمە بکەن گۆرانی شاگوێ لێ بگرن
حتا ئەگەر چێژی لێ نابێت گەشتەکانە چەند باشە نە ئەو گەشتانەی من و تۆ بێتێت کرد بەوە یەکسانە ئەڕۆین و ئەگەڕێنەوە گەشتێکی بەڕاستی بلیتی بۆ بڕە شوێنەکە شەو لە هۆتێلیا لە ماڵی خزم بۆ کەس و کار بمێنەوە دوو شەو لەو شوێنە بە بزانە چۆن ئەو چارەسەرەکەی تووشی نەبێت ئیشەڵڵا کەس توش نابێ ئەوەشی کە تووشی گرفتێکی وا بوو باشترین کەسانی پسپۆڕن بەڕاستی یەکجار لە خێزانێک کابێت بۆی کەس لی نەبێتە گرفتێکی تەندروستی دەرونی زوو بیبەن بۆ چارەسەرکردن بۆی کێشەکەی بۆ چارەسەر بێت